خاطر ڕەشە ئەمە هەمووی کرا بەبینا پشتی فرگا هەمووی بۆ گەن و جۆ بۆ زەراحەتی کرد بەکارە ئەو هەمووی کرا زۆر جار ئێمە وەکو ئەندازیارێ وەکو خۆمان بە بپرسی یەکەمە زانین بە لەسەر ئەو هەموو پێشنگاری کە لەسەر ژینگە ئەکرێ لەبەرەوە پێویستەکە بۆیە بەباشم زانی باسکەین بزانین ئێمە ڕۆژانە ئەبین ئەمە هەموو یەکەی نیشتە جێبوونە دروستەکرێ و نازانین غانی بەڕاستی لەسەر ئەساسی چییە بۆی بزانین هەر یەکێک لەم یەکانە چ تەسیرێکی خراپی هەیە لەسەر ژینگەکە. طبعا ئێمە زانین ئەو بە ئێربوونەی بە شاربوونەی کە بە خێرایی ڕۆئەیە بەهۆی زیابوونی ژمارەی دانیشتوانەوە بەهۆی فراوانبوونی شارەکان و بەهۆی فراوانبوونی تۆڕی گواستنەوەیە ئەمە کاریگەریکی نەرێنی زۆر خراپی کردوتە سەر چاوە سروشتیەکان و بەهۆی تێکدانی ژینگەکە. بزانین بە شێوازێک تەسیرەکەی کە لەو شتانەی کە باسی ئەەکەین هەبیتەی دیسترەکشن واتە طبعا ئێمە ئەوەی کە ئیکەین بە ئینگلیزیەکەی پێڵێن کۆنسترەکشن بەڵام ئێمە هەبیتەی دیسترەکشنەکەین ئێمە ماڵەکانی خۆمان بینا ئەنین لەسەر بنیادێنەی لەسەر ڕوخانینی ماڵی کۆمەڵێک بوونەوەری تر کە لەم ژینگەیە هەیە لەبەر ئەوە ئێمە زانین کە بۆ پاکردنەوەی بینایەک پێویستەکە ئەرزەکە پاک بکرێتەوە فۆرستیشن واتە بڕینی دارستانەکانە لەبەرەوە پێویستمان بەچی هەیە بۆی ئەرزێک پاک بکەینەوە بۆ بینا پێویستەکە دارەکانی ببڕین ئەبێ بە تەواوی پاکی بکەینەوە ئەمە زەرێکی زیاتر ئەین لە ژینگەکە. لەلایەکی ترەوە ئەگەر سەیریکەن ریسۆرس دپریژن طبعا ئێمە بۆ دروستکردنی بیناکانمان پێویستمان بەچی هەیە پێویستمان بەوەیە کۆمەڵێک سەرچاوەی سروشتی کە بەشدارن لە پێکاتنی مەوادە مەتیریاڵی دروستکردنەکانە لەوانە چیە لەوانە شیشە کۆنکرێتە گەچە ئەمانە هەمووی لە سەرچاوە سروشتەکان لە ژینگە ئێمە هەیە بۆ پێکهاتەکەی کۆمەڵێک ینی بەڕاستی غازە ڕژێتە بەرگە هەواوە کۆمەڵێک مەواد خراپە بێ کۆمەڵێک بڵێن ناچەڕێژە سەرچاوە سروشتەکان لە ناوە چێ بەمانە. ئەگەر سیرکەن طبعا ئێمە وەکو ئەزانین ئەنجومەنی بینای سەوز لە یوکەی باسی ئەوە کاڵێ ساڵانە 400 میلیۆن تەن لە مەوادی سروشتی بە فیڕۆ ئەچێ بۆ دروستکردنی بیناکانمان کە ئەمانە زەرێکی زۆری هەیە لەسەر ژینگەکە. لەلایەکی ترەوە ئەو مەوادانەی کە باسمان کرد و لەوانە کۆنکریتە شیش و ئەلەمینیۆم ئەمانە هەمووی بۆ دروستکردنیان ڕێژەیەکی زۆر دوومەکسیدی کاربۆن ئەڕژێتە بەرگە هەواوە. دکتۆرە ئاماژەی بۆ کۆمەڵێک زانیاریە لەسەر تەسیرات و بەرەو پێشبردنی بیناکان گەورەبوون و فراوانبوونی شارەکان کە چۆن تەسیر لە ژینگەکەن. ئەم کەیسە من لە ماوەی ماستەرەکەمە گرتووە کردووە بۆی خۆم بە خۆشحاڵە زانمە میوارە بتوانم کۆمەڵێک زانیاری هەڵهێنراو لەو ماستەرنامەیە لەگەڵ ئێوەی بەڕێز بڵاو بکەم و شێری بکەم لەگەڵتان لەسەر ژینگەکان هەبووە و وای لێ کردووە کە دەستدرێژیەک بۆ ئەو مەناتیقانە دروست بکات کە لەناو سلێمانیدا هەن بوون بە تایبەتی شوێنە سروشتەکان. ئەگەر ئێمە بەپی ماستەر پلانی سلێمانی سەیری مەناتیقی گۆیژە بکەین بە تایبەتی ئەو کەیسەی کە من وەرم گرتووە دەبینی بە شێوەیەکی گشتی بەپی ماستەر پلانی سلێمانی بە پرۆتێکت ئێریا دانراوە واتە ناوچەیەکی پارێزراوی سروشتیە کە بە هیچ شێوەیەک نابێت دەست بۆ ئەم ناوچە سروشتیانە ببرێت. بە شێوەیەکی گشتی ئەم ناوچە سروشتیانە هەڵەسن بە دابینکردنی کۆمەڵێک خزمەتگوزاری کە بە ئیکۆسیستەم سێرڤسەکان ناسراوە کە ئەوانیش خزمەتگوزاری دابینکراوەکانن لەگەڵ خزمەتگوزاری ڕیگوڵیشنەکان کە هەڵەسن بە تەنزیمکردنی بوارەکانی کەشوهەوا و خاک و ئاوی زەوی لە هەمان کاتە خزمەتگوزارێکی کەمان هەیە کە سەپۆرتن ئەمانە داعمی ئەو خزمەتگوزاریان ناکەن کە دابینکراون لە شێوەیەکی گشتی کە سروشت پێشکەشی مرۆڤایەتیەکە لە هەمان کاتە خزمەتگوزاری کەلتوری ئەگەر من بەپێ و دراسی کە کردومە ئەمێ بزانم ئایا شاخی گۆیژە چەند لەو خزمەتگوزاریانە دابین ئەکا بۆ ئێمە. طبعا لێکۆڵینەوەکەم لەگەڵ کۆمەڵێک لە مامۆستایانی شارەزا لە بوارەکە ئەو کەسانی کە لەسەر کەیسی شاخی گۆیژە ئیشیان کردووە دراسەمان کردووە بەپێی بیرروڕای ئەوان ئەو خزمەتگوزاریانەی کە بە شێوەی سەپۆرت لە شاخی گۆیژەدا ئەتوانن بۆ داعمی خزمەتگوزاریەکان پێشکەش بە خەڵکی سلێمانی بکرێت ڕێژەی 3.4 وەرگرتووە لە هەڵسەنگاندنی 5 پلە لە هەمان کاتە ئەو خزمەتگوزاریانی کە لە دابینکردنی ئاو و خاکدان بە شێوەیەکی گشتی 2.73 وەرگرتووە ئەو لۆکیشنەمان وەرگرتووە ڕێژەیەکی ئەگەر ببینن ڕێژەیەکی زۆر لە خزمەتگوزاری لەم ناوچانەدا هەن کە وەکووتمان بەپی ماستەر پلانی سلێمانی ناوچەیەکی پرۆتێکت ئێریایە و نابێ بە هیچ شێوەیەک بەکاربێت.
بۆ ئەوەی ئێمە وازەحتر لەسەر ئەوە سیر بکەین بزانین ئایا ئەم گەشەکردانە ئەم بڵاو بوونەوەی بیڵد ئەپ ئێریانە لەم ناوچانە چۆن سەری هەڵاوە لە دراسەکەی هەستاوین بە بەکارهێنانی سەتەلایت ئیمەیج و دیجیتایزینە ڕێگەی GIS-ەوە بۆمان دەرەکەوە لە وێنەکەدا دیارە لە ساڵی 2002 ڕێژەیەکی زۆر کەم لە بیڵد ئەپ ئێریامان هەیە بەڵام ئەم ڕێژەیە لە ساڵی 2019 بەرەو گەشەکردن ڕۆشتووە. طبعا ئەوڕۆ پانێڵێکە کراوە پانێڵێکی زۆر باشە يعني بەگشتی باسی هەموو لێکەوتەکانی کرد و زۆر جوان شیکرایەوە کە ئایا شاخی گۆژە و ئەو زنجیرە شاخی کە بەنیازن بە تەواوەتی هەمووی تێکدەن چەند لێکەوتەی خراپی لێکێتەوە لەسەر شاری سلێمانی و دەوروبەری و لەسەر ژینگەکە یعنی شتێکی زۆر باشە بۆیە ئەبێ ئێمە زیاتر ئیش لەسەرەوە بکەین کە ئەوەی باسی کردووە کە ئەم گۆڕانکاری کە لە ناو شاخەکان ئەکرێ گۆڕانکاری لەسەر ژینگەکە ئەکرێ کە بەڕاستی ئەمە زەرێکی گەورەیە لە ژینگە ئەیات بڵاوکردنەوەی نەخۆشی و کۆمەڵە گرفتی تر دروزە بێت ژێرخانی ئاوەکە یعنی ژێرخانی ئابووری سلێمانی و هەروەها تەنانەت ئاوی ژێرخانی زەویش تووشی بەڕاستی کەمی ئەبێتەوە کە ئێستا خۆمان ئەزانین ئاو لە هاوینان کەمە و بۆیە یعنی گرنگە ئەمانە هەمووی گوێ لێ بگیرە و ئیشی لەسەر بکرێت چونکە سلێمانی بە شاخی گۆژە ناسراوە و دڵی سلێمانیە بەڕاستی ئێمە زۆر شانازی بۆ دەکەین کە لە سلێمانی کۆمەڵە زنجیرە شاخێک هەیە کە زۆر ئێمە کەسانێکی بێگانە دێن هەر کەسەگێت ئێمە باسی ئەمەی بۆ دەکەین ئەیبین بۆ شوێنەکە گەشتیارەکان کە دێن دەچنە ئەوێ ئەمانە هەمووی نەوعێکە لە جوانی شاری سلێمانی بەڕاستی ئێستا ئەمە تێگەدرێ بەپێی ئەوەی کە باس کراوە بەپێی ئەو تێژینەوەی کە ئەو بەڕێزە کردبووی کە بە شێوازێک کە داینابوو کە ئەو زنجیرە چی لێ ئەکرێت لە داهاتەوە تا کۆمەڵە مۆڵەتیان پێشەش کردە بۆی دەست پێک بکە بە هیتریش کەواتە ئەمانە هەمووی تێکدانی شاری سلێمانی بەڕاستی ئەمە دەستێکی لە پشتە دەستێکی باڵای لە پشتە بۆیە ئێمە چەند هەوڵەیەن چەند پانێڵ ئەکرێ چەند بڵێن بەرگری یعنی یاداش ئەکرێ ڕێگری ئەکرێ ئەمانە بەڵام ئەوە هەر بەردەوامە لە کاتێکە ئەبێ زۆر دەسەڵاتەکان لەگەڵەوە بن کە ئەم شێو ئەم شاخە تێک نەدرێ بەڵکو نابێت سلێمانی جوانیەکەی بشێوێندرێ لەبەر خاتری کۆمەڵگاکەی بەڕاستی پێویستە نەک من هەر دایکێک لەم کۆمەڵگایە لە شاری سلێمانی و دەوروبەریەتی بێتە سەرجادە قبوڵی نەکات بەڕای من بوو کە من ئەمە پێشنیارە چشم کردوتم حەقی ئێمە بچینە بەردەمی شاخی گۆژە و چەند بخانێ ئێمە هەلێ بین بۆی ئەمە نەکرێت بەڵام خۆت ئەزانی خەڵکەکە ئیتر ئەوە نەبێهودە بۆ یعنی بەڕاستی خەڵکەکە بێ ئەمەل بۆ ئێستا لەو وەزعە لەبەرەوەی کە چەندین هەوڵ دەدرێ یاداژەکرێ پانێڵ ئەکرێ ڕێپێوان ئەکرێ بەڵام ئەوان هەر دەست لە کارەکە هەڵناگرن و ئیشەکە هەر بەردەوامە یەکاتێک کە تۆ ئیشێک بەردەوام بکە خەڵکەکە ناڕازی بێ بە دەسەڵاتەکە بێ بەدەنگەوە بێ یەک لەبەر ئەوەی کە ژینگەکە شێوێندرێ دوو لەبەر ئەوەی کە جوانی سلێمانی بۆ شێوازە نەشێوێندرێ و هەروەها لەبەر ئەوەی کە کۆمەڵگاکەت میلەتەکەت قبولی ئەوەی نییە کە بگرێبەوە ئەبا دەسەڵاتەکان هاتمان بە جواب هاتمان پشتیوانی ئەم خەڵکیان کردبال لەوەی کە ئەمە نەکرد بەڵام بەداخەوە ئێمە دەسەڵاتەکانمان بەڕاستی بەرپرسەکانمان لە پشتی ئەوەن کە بگاتە ئەوەی کە بیکەنە جێگایکی بازرگانی و دوور لە هەموو ئەتیکێتێکی یعنی دەسەڵاتیەوە ئیشەکان ئەەکەن و بێگوێدانی کۆمەڵگاکە ئەمە شتێکی زۆر خەتەرە تۆ کۆمەلگای بگوێ لێ بگیرێت چونکە کەسانی زۆر ئەکتیف کەسانی چالاکەوان کەسانی ئەکادیمیست کەسانی یاسایی هاتوونەتە سەرخەت بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە دەسەڵاتەکان نانە سەرخەت لەگەڵ کۆمەلگاکە بۆیە خەڵکەکەش ئێستا وردە ئەها خەریکە ناچارە بێکە واز بێنێ چونکە دەزانن ئەمان هەر بەردەوامن بۆیە ئێمە لێرەوە ڕای دەگەێنین کە هەر چالاکێک بکرێ هەر تەنانەت لە ماڵی خۆت ڤیددیۆیەک بکە و بڵاویکەوە کە قبولی ئەمەد نییە کە قبولی ئەمەد نیە ئەمە گرینگە ئەمە یعنی هەست و سۆزێکە ئەمە پشتیوانیەکە بۆ ئەوەی کە هیچکە بۆ شێوازە وا لە شاری سلێمانی نەکرێت